هاوڵاتیانی هەرێمی کوردستان هەردەم بەدەستکەمی و خراپی کارەبای نیشتیمانیەوە دەناڵێنن لە ناوەڕاستی وەرزی هاوین و لە ناوەڕاستی وەرزی زستاندا زۆرترین خواز لەسەر کارەبایە. لەو کاتەشدا حکوومەت کەمترین ڕێژەی کارەبا دەدات، پاساوەکەش ڕوونە. حکومەت گوێ بە خەڵکی نادا و داواکاریمان چییە؟ هەرچەندە بەرپرسانی کردی کارەبا چەند جارێک بەڵێنی باشتربوونی دۆخی کارەبا و زیادکردنی کاتژمێرەکانی پێدانی بە هاوڵاتیان دەدەن، بە تایبەت لەگەڵ بەستنی پێوەری زیرەک. بەڵام ئێستا کارەبا لە 12 کاتژمێرەوە بۆ نزیک بە 6 کاتژمێر کەم بۆتەوە. هاوڵاتیەکیش دەڵێت کارەبای نیشتیمانی نییە و پارەی کارەبای مۆلیدەکان بە ڕێژەیەکی زۆر دێتەوە. یەکێکی دیکەش دەڵێت لە بێکارەبایی مردین و پێوەری زیرەکی کارەباش دۆخەکەی هێندەی دیکە تێکداوە. نرخی مۆلیدە زۆر گرانە سەبارەت بەوەی کەوا کارەبای نیشتیمانی کەمە. ئەگەر کارەبای نیشتیمانی زۆر بێت نرخی مۆلیدە ناتوانێت وا گرانی بکە. 40,000 و 50,000 و لە هەندێکیان زۆرتریش جێم لێ بوو بەڕای لە سنووری خۆم تەنها 40,500 دایە نرخی 3 ئەمپێر. یەک دنگ باش نەبووە و هەتا ئێستاش بەرهەمی کارەبای پێوەری زیرەکمان نەخواردی ئایا چنەوە ئاپارە چمان لەبوو دێتەوە. داواکاریمان ئەوەیە کە حکومەت ژیانمان باش بکە، کارەبامان بداتی و کارەباشمان لەبوو هەرزان بکە. بە تایبەتی ئەوە کارەبا لە ڕووی ئاو خراتریشین 700,000 من هاتووە 700,000 بکەوە من غەسلم هەیە حیواناتی ئاوەدەم شینایم کردیە ئەخەچم عەلای نییە ئەناوەڵە نە سەعاتی ئاوێ و نە پێوەری زیرەک و هیچ سوودێکیان لە بۆ ئەو میلەتە نییە. لەبەر کارەبای مۆلیدەی نەبێ ئەمە ئیسراحەتمان نییە، کارەبای ڕێسی نییە. کوڕەمەیان کوشتین و های کارەبای هەر ئەوها کە سرکت دێتە خوارێ درویان کردیان گۆ 40 ئەمپێریان داینێ 10 ئەمپێریش نابن. والله بەزم زەمیدە پێیە تەماشەکە بەزم زەمیدە پێیە 2 شەمعە پێنا ئەوجا سرکت دێتە خوارێ لەوانەیە 5 ساعت لەو دەوری هەوی کارەبای چی حاریتی برا بەتەمای کارەبایی بەس مۆلیدەکە خوا خێریان بنووسی ئەگەر گرانی مۆلیدەکە هەیە. لای خۆشیەوە سەرۆکی مۆلیدە ئەلیەکانی شاری هەولێر دەڵێت تاکو ئەمڕۆ پێدانی مۆلیدەکان لە نێوانی 12 بۆ 13 کاتژمێردا بووە و نرخی گاز و سوتەمەنیش بۆ 600 دینار بۆ هەر لترێک بەرز بۆتەوە. گەروا بڕوات لەم مانگەدا بۆ هەر ئەمپێرێکی کارەبا 17 بۆ 18,000 دینار پارەی کارەبای مۆلیدەکان دێتەوە. تێکرای پێکردنی مۆلیدەکان لە شاری هەولێر نزیکەی 12 تا 13 کاتژمێر کارەبای مۆلیدە بووە. مانگی ڕابردوو کەمتر بووە تقریبا ئەوە بە پێی خشتە تەبعاً ئەوە کرا نەک 24 کاتژمێرەکە خشتەکەمان لە 6 بەیانی تا 2 شەو. مانگی ڕابردوو لیتری گازوایل بە 600 دیناری بووە ئەوجا نرخەکەی گەیشتە 14,000 تقریبا 14,500 زۆرترینی. بەڵام ئەو مانگەی بە پێی ئەو معلوماتانی کەمە ڕۆژانە لە شوێنی گاز فرۆشەکان وەری دەگرین لیتری گازوایل ئێستا لە سەروی 700 دینارە. ئەگەر نرخەکە ئەوها بیتن و ژمارە کاتژمێرەکان وی گوتم ئەوها سەروی 12 کاتژمێر بیتن لەوانەیە بگاتە 17-18,000 دینار لە شاری هەولێر. لە هەموو کابینەکانی حکوومەتی هەرێمدا بەڵێنی چارەسەرکردنی دۆخی کارەبا دراوە، بەڵام تاکو ئێستا نەک هەر چارەسەر نەکراوە بەڵکو خراپتر دەبێت. هاوڵاتیش لەگەڵ ئەوەی کارەبایەکی باشی نییە بەردەوامیش ئامۆژگاری دەکرێت کە دەستی پێوە بگرێت. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پێام، هەولێر.